سڵاو خۆشەویستان لە پرۆگرامی ئەمڕۆماندا باس لە سیستەمی ئاگرکوژانەوە دەکەین. ئەو هۆکارانە چین کە بوونەتە هۆی زیادبوونی ڕووداوەکانی ئاگرکەوتنەوە. ئایا لە کاتی ئاگرکەوتنەوەیە ئێمە چی بکەین؟ بەرزبوونەوەی پلەی گەرمی لەسەر جستەی ئینسان چ کاریگەریەک جێدێڵێت؟ هەموو ئەم تەوەرانە لە بەرنامەی ئەم جارەماندا باز دەکەین و تاوتوێی دەکەین. لەگەڵمان بن. ڕووداوەکانی ئاگرکەوتنەوە هەمە چەشن و زۆرن. هەندێکیان بەهۆی ڕووداوە سروشتیەکانەوە ڕوودەدەن و هەندێکی تریان بەهۆی هەڵەی مرۆڤەکانەوە ڕوودەدەن. جۆرێکی تر لە ڕووداوەکان بەهۆی خراپی کوالیتی ئامێرە کارەبایی و ئەلیکترۆنیەکانەوە ڕوودەدەن. لە ساڵی 2010 لە باشووری کوردستان چەندین حاڵەتی ئاگرکەوتنەوە لە سەرجەم پارێزگاکان کەوتونەتەوە کە بوونەتە مایەی گیان لە دەستدانی چەندین کەس و زەرر و زیانێکی مادی زۆر. لە شاری هەولێر و کەرکووک و دهۆک چەند بازاڕێک بەهۆی شۆرتی کارەباوە سووتان. ئەمە جگە لە سووتاندنی چەندین کۆگای چەک و تەقەمەنی کە لەسەر چەم پارێزگاکانی گرتەوە. زۆرێک لە ڕووداوەکانی ئاگرکەوتنەوە لە وەرزی زستاندا ڕوودەدەن. ئەمیش بەهۆی نزمبوونەوەی پلەی گەرمی لەم وەرزەدا و سەرما و سۆڵەیەکی زۆر کە هاوڵاتیان ناچار دەکات پەنابەرنەبەر ئامێرە گەرمکەرەوەکانی وەکو زۆپا و هیتەر و چەندین ئامێری تر کە ئەمەش زۆر جار بەهۆی هەڵەی مرۆڤەکانەوە ڕووداوی نەخوازرا و ڕوودەدات. کاک دێرین حەز دەکەم باسێک لە دیاردەیەک بکەین کە ئەویش ئاگرکەوتنەوەیە. حەز دەکەم باس لەوە بکەین ئایا هۆکارەکانی کەوتنەوەی ئاگر بۆ ڕێژە زۆرە کە ئێستا لە هەرەمی کوردستانە باوە و بۆتە دیاردەیەک، یعنی خەڵکێکی زۆر بەدەست ئەم دیاردەی و ئەناڵێنێت. حەز دەکەم باس لە هۆکارەکانی کەوتنەوەی ئاگرکەوتنەوە بکەین. طبعاً دەستپێکردنی کەوتنەوەی ئاگر چۆن سەبەبێک و چۆن هۆکارێکی ڕئیسی هەیە کە ئەبێتە هۆی کەوتنەوەی ئاگرەکە. یەکێک لە سەبەب ڕئیسیەکان بەکارهێنانی جۆری واری خراپە. طبعاً ئەو کەسە و وەستایی کە تەسیسی بیناکە کە یان خانوویەک یا باڵەخانەیەک ئەبێت بزانێت چ نوع وارێک هەڵبژێر، یا ئەو ساحب خانووە یا ئەو ساحب باڵەخانەیە بێ نوعێک وارێک هەڵبژێرێکە کوالتەیەکی باشی هەبێ و ئەمپێریەی پێ ئەو سویسپلاکەیە پێ ئەو جۆری گوڵۆپەی کە وارەکەی بۆ دانێت گونجاو بێت. ئایا ئەو وارە تەحملی چەند ئەمپێرەکە بێ کاکولێشنی بۆ بکە، بێ حساباتی بۆ بکە، بزانێ ئەو وارە کوالەتی چۆنە. و زایدەنێکێک لە سەبەکانی تر لە هۆکارەکانی تر ئەوەیە کە ئەو سویسپلاکانەی کە دانرێت بۆ باڵەخانەکە یا بۆ بیناکان ئەبێت لە جۆرێکی باش بێت، بە کوالتی بەرز بێت، ئەبێ ئەو ئەمپێری کە لەسەری نووسراوە دیاری کراوە ڕێژەی ڕێبڵی ڕێتیکەرنتی پێڵێن، ئەبێ ئەو ڕێژەیە ینی ئیشی خۆی بکات، کوالتی ئەو سویسپلاکە نوعێکی باش بێت، نوعێتیشی باش بێت. ئەوەش گەڕێتە بۆ ئەوەی کە ئەو لایەنانەی کە ئەو سویسپلاکە یا نوع وارانە کە هێنە داخلی کوردستان یەکەن و هێنە ناو وڵاتەکەمانەوە بێن لە کوالتی بە ناو کوالتی کۆنتترۆلێکی زۆر باشە بڕوە، ئەبێ واران لە جۆعێکی زۆر باش بێت و تەحملی ئەو ئەمپێریە بکرێت کە ئێمە لۆدی لەسەر لەبارەکەین. کاک دێرین لێرە پرسیارێکێت پێشەوە با هەندێک کات هەیە بۆ نوستی پلاکەکانمان لە جۆرێکی بەرز و لە کوالتێکی بەرزایە، بەڵام بۆ نمونە ئەو جۆزە ئەو ئەمپێری کە ئەخوێنێتەوە بۆ نمونە نووسراوە 20 ئەمپێریە، بەس ئایا ئەوە تا چەندە ئەو 20 ئەمپێریە تەواو؟ ئایا 20 یان بۆ نمونە لەوانەیە ڕێژەیەکی کەمتر بێت لە ئەمپێرە بەڵام بە 20 ئەمپێری ئەفرۆشتێ، ئەوە تەئسیر ناکات لە شۆڕتی کارەوە بێتە هۆی کەوتنەوەی ئاگر؟ ئەکید زۆر زۆر تەئسیری هەیە. بۆ تۆ جۆزێک تێ 16 نووسرا خۆ دەڵیان 20 پێ نووسرا یا 25 پێ، هەموو ئەوە ڕێژەیەکی ڕێتینکەرنتی خۆی لێسەرە کە ئەم ڕێژەیە ئەبێت لەو جۆزێ لەو بڕە ئەمپێری خوا ئیشی خۆی بکات. یعنی بۆ نمونە ئێمە کە حسابات دەکەین، تۆ بۆ منە حسابی واری گوڵۆپێکەکەی، بۆ منە تۆ گوڵۆپەکە و نزیکی 10 ئەمپێر ڕاکێشێ، تۆ جۆزێکی 10 ئەمپێری بۆ دانی پێشەوەی کە وارەکە بسووتێ ئەو جۆزەیە ئیشی خۆی بکات و جۆزەکە هەستێتەوە. یان تۆ بۆ منە لە پاوەڕ سۆکێتە
لە بڵین لە سویسپلاکە تۆ حسابی لۆدی سویسپلاک بۆ نزیکی 16 ئەمپێر حسابی لۆدی سویسپلاکیەکەی ئەوێت تۆ جۆزێک ئەوژێ لەو 16 ئەمپێرە کەمتر بێ بۆی کە پێشەوەی ئەو لۆدە بگاتە 16 ئەمپێر و پێشی وارەکە بتوێتەوە جۆزەکە حیمایەی ئەو وارە بکە نێڵێ ئەو وارە بتوێتەوە جۆزەکە هەستێتەوانێ و دوورکەینە لەو حاڵەتی توانەوە و ئاگرکەوتنەوە و گرکەوتنەوە. طبعا وەکو ئەزانین ئاگرکەوتنەوەیەکی کە لە ڕووداوە بەربڵاوەکان کە ڕۆژانە لەسەر ئاستی جیهان و لەسەر ئاستی هەرێمی کوردستان چەندین حاڵەتی جۆر بە جۆر و بەتوندی جیاواز ڕوئەیە و برینداربوون بەهۆی سووتانیشەوە یەکێکی ترە لە جۆرە بەربڵاوەکانی برینداربوون کە ئەویش گرفتێکی گەورە بۆ تەندروستی مرۆڤ دروست دەکات چ لە ڕووی تەندروستی جەستەییەوە چ لە ڕووی تەندروستی دەرونیەوە حتا لە ڕووی تەندروستی کۆمەڵایەتیەوە. طبعا وەکو ئەزانین ئاشنابوون بە بنەما سەرەکیەکانی ڕێگەگرتن لە ئاگرکەوتنەوە بۆی نێڵن ئاگر ڕووبات کە زۆر بە پێی توێژینەوەکان دەرکەوتووە زۆر لەو هۆکارانەی کە ئەبنە هۆی ئاگرکەوتنەوە ئەکرێ ڕێگیری بکرێت لە ڕوودانیان لە ڕێگەی پرۆگرامەکانی سەلامەتی و تەندروستیەوە ئەمەش ئەکرێ مرۆڤەکان لە ڕێگەی دام و دەستگا پەروەردەیەکان و دام و دەستگا پەروەردەیەکان لە ئاستە جۆر بە جۆرەکاندا کە ئێمە ئەزانین یەکەمیان بە خێزان دەست پێکات دوای بە ڕەوزە دانگەکان و پاشان بە قوتابخانە و زانکۆکان تاکی هۆشیار بەرهەم بهێنرێ بەوەی کە ئەو هۆکارانەی کە ڕێخۆشکردن بۆ توش بوون یاخود بۆ ڕوودانی ئاگر ڕێگری بکرێت لە ڕوودانیان کەواتە ئەوە دامەدراوە پەروەردەیەکان دامەدراوەکانی ڕاگەاندن بە بینراو بیرسا خوێنەوە ڕۆڵێکی زۆر سەرەکیە بینن پاشان هەر تاک پێویستە هۆشیار بکرێت لەسەر ئەوەی کە کاتێک کە ئاگر ڕوئەیات چی بکات چۆن تەعامل لەگەڵ ئاگرا بکات ئەمیش دیسان دامەدراوە جۆر بە جۆرەکانی پەروەردە و دەستگاکانی ڕاگەاندن بە هەموو ئاستەکانیانەوە ئەکرێت ڕۆڵێکی زۆر کاریگەر ببینن. ئێمە ئەزانین دوو قوتابخانەی گەورەمانێ لە عالەما کە تایبەتە بە سەلامەتی و تەندروستی کە یەکێکیان ئایۆشی بەریتانیەکانە دووەمیان ئۆشای ئەمریکیەکانە بە تەقریبان بەپێی هەردوو دامەدراوەکە بەپێی هەردوو قوتابخانە سەرچەکەی سەلامەتی و تەندروستی لە جیهاندا هاوڕان لەسەر ئەو ڕاستی کە لە سەدا چلی هەموو ئەو کەسانەی کە لە شوێنێکە کارەکەن یا لە شوێنێکان نیشتەجێن ئەتر ئایا چ ماڵێ بێت چ باڵەخانەیەک بێت چ دامەدراوەیەکی حکومی بێت چ دامەدراوەیەکی ئەهلی بێت پێویستە لە سەدا چلیان بزانن چۆن تەعامل لەگەڵ ئاگرا بکەن و چۆن ئاگرکوژێنەوەکانی ناو ئەو دام و دەستگا و باڵەخانانە بەکار بهێنن کە ئەکرێت لە ڕێگەی بوونی ئەم شارەزاییەوە لە ڕێگەی بوونی ئەم کارامەوی لێ هاتووەوە لە ڕێگەی ئەنجامدانی چەندین ڕاهێنانەوە ڕێگری بکرێت لە تەشەنەکردنی ئەو ئاگرەی کە سەرەتا بە بڵێسێکی بچووک دەست پێەکە کە بەمەش ژیانی چەندین مرۆڤ و سەرچاوەیەکی زۆری مرۆڤەکان لە سەرچاوی مادی و ئامێر و دام و دەستگاکانی تر ئەکرێ بپارێزرێ لە تەلەڤونە ناوچوون. ئامێرەکانی شەڕکردن لەگەڵ ئاگر چەندین ئامێرمان هەیە لە کاتی کەوتنەوەی ئاگرکەوتنەوەدا کە بتوانین کۆنتڕۆڵی ئاگرەکەی پێ بکەین. یەکێک لەوانە بریتە لە بتڵی ئاگر کوژانەوە کە ئەمیش چەند جۆرێک بەتڵمان هەیە. بتڵی CO2 بۆ کوژانەوەی ئاگری ئامێرە کارەباییەکان لە ماڵ و لە سەیارە و لە بۆردی کارەبایی. بتڵی پاودەر تۆست بۆ هەموو جۆرەکانی ئاگر بەکاردێت بێجگە لە بۆردی کارەبایی و شوێنی تەسک و پێچ و پەنا لەبەر ئەوە پاکردنەوەی قورسە. بتڵی فۆم واتە کەف بۆ کوژانەوەی ئاگری سوتەمەنیە شلەکان بەکاردەهێنرێت. بتڵی مەوادە کیمیاییەکان
بۆ چەوری و ڕۆن و مەوادەکانی تر کە بسووتێن بەکار دەهێنرێت. کاکوشارەکەم باس لە دیزاینکردنی سیستەمی ئاگرکوژانەوە بکەین. ئایا چۆن حساب بۆ سیستەمی ئاگرکوژانەوە کرێت لە نێوان خانووەکان و باڵەخانەکانە؟ بۆ نمونە کەسێک خانوویەک دروستەکات بۆ نمونە دیزاینەکەینێ بۆ لای بەڕێستان ئەڵێ ئەمەوێت سیستەمی ئاگرکوژانەوەم لەم بینایە بۆ دابنێ. ئایا چۆن حسابی تەسمیم و دیزاینکردنی بیناکان ئەکرێت بۆ فایرفایتینیان بۆ ئاگرکوژانەوە؟ طبعا سەرەتای دروستبوونی هەموو پرۆژەیەک پێش ئەوەی بۆ چێتە بواری دیزاینەوە ئەو داتایانی کە لەسەر ئەم پرۆژەیە هەیە ئەبێ لەبەر دەستاوێ. ئەم پرۆژەیە بۆچی بەکاریە، لە چ شێوازێکە، لە بواری لە ناحیەی معماریشۆ شێوازەکەی بزانی چییە. ئەو بوارانەی کە دەوری هەیە لە سیستەمی ئاگرکوژانەوەیە بواری مەدەنیە. بواری مەدەنی ئەمە بۆ حاڵەتێ بەکارێ، بۆ حاڵەتی شێوازی کۆنستراکشنی بیناکە کە تەسمیم ئەکرێ ئەبێ ڕەچاوی هەندێک خاڵ بکرێت لەوانە چۆنێتی دەرباز بوون بۆ ئەو کەسانی کە بەکارێ. بەڵێ فایر ئسکیپ. هەروەها ڕێڕە و مەسارەکان لە چۆنێتی دەرگاکان هەڵبژاردننی ینی ئەمانە ئەچێتە بواری مەدەنیەوە. ئەم حاڵەتەیان بۆ دەرباز بوونە، ینی جاڕوونکردنەوەی ڕێگەکانی دەرچوون لەم حاڵەتەیە بۆ نمونە ئەو بینایانی ئەو بیناسەکەنیانی کە ژمارەی زۆر دانیشتوانی تایە مۆڵە گشتیەکان شوێنە گشتیەکان ئوتێلەکان. ئەمانە یەکێ لە مەرحەلەکانی دەربازبوونی خەڵکە، دەربازکردنی خەڵکە لەم حاڵەتانەیە. ئەو فایر ئسکەیپی کە دانرێ ئەبێت تایبەت بێ بەس بەکاری ڕاکردن. لەم ساڵانی دوایە ڕووداوێک ڕوویدا یەکێک لە ئوتێلەکانی یەکێک لە شارەکان سوتا بەهۆی نەبوونی و فایر ئسکیپانەوە کۆمەڵە خەڵکی زۆر تایدا بوون بە قوربانی. ینی فایر ئسکیپ یەکێکە لە ئەساسترین بۆ نمونە ئەو سیستەمانی کە بێت لە باڵەخانەکان بە تایبەتی باڵەخانە و ئوتێلەکاندا هەبێت. بەتاکید چونکە هەندێک جار مەدخەلی بینا لەگەڵ مەدخەلی بینا نابێت وەکو فایر ئسکیپ بەکاربێت، چونکە احتیمال هەیە ئاگرەکە لەو زۆنەیە بێت، لەو مەنتیقەیە بێت. تۆ فایر ئسکیپ تایبەتە ینی چەند داخڵبوونێکە بێ و دەرچوونێکیشە بێ، نابێ یەک دانە بێ، واتە یەک مەدخەلی بیناکە بەکاربێتەوە بۆ جارێکتر بۆ دەرچوون لە کاتی ئاگرا. لەبەر احتیمالیە ئاگرەکە لەو شوێنەیە بکەوێتەوە. پاشان ئیتر ئەو ڕێنمانی کە و ڕوونکردنەوە لە شێوازی دەرچوون بەرە ئەو شوێنە لەگەڵ ئەو سیستەمانی کە دائەنرێ بڵێن بۆ ئینائین ئیشارەت دانانی ئەو ئیشارەت و سیگناڵانی کە دائەنرێ ئەبێ شێوازێک بێ لە حاڵەتی کەوتنەوەی ئاگرە احتیمالیە دووکەڵی هەبێ، شوێنەکە تاریک بێ، کارەبا ببڕێ، ئەبێ ئەمانە خۆی بە شێوازێک بێ کە ئیشکە کارکەواتە شەحنی هەبێ یا لە ڕێگەی UPS-ەوە یا لە ڕێگەی پاتری تایبەت بەخۆیەوە کە ڕووناک بێ و بتوانێت خەڵک بیناسێتەوە و بەرەو شوێنی دەرچوونی ئاگرەکە بڕوات، بەرەو شوێنی دەرچوون لە ئاگرەکە بڵێنەوە. قسەیەک هەیە ئەڵێن ئەندازیارانی میکانیک ئیشیان ئەوەیە لە سیستەمی ئاگرکوژانەوە شەڕکردنە لەگەڵ ئاگرە، لەو کاتی کە ئاگرەکە کەوێت و ئیشی ئەوان دەست پێەکە. بەڵێ لە دوای ئەوەی کە سەرەتای دروستبوونی نقطەیەکی هەر ئاگر سیستەمەکان دوای ئەوە سیستەمی کارەبایی طبعاً حساسترین شتەکانی تایە کە وەکو سنسەری گەرمی، سنسەری دووکەڵ ئەمانە کە هەستی پێەکە لە ڕێگەی وایرن وینی تایبەتی خۆی ڕەبکراوە بە سنترال بۆردێکەوە ئەمش ئینزاری ناو بیناکە هەمووی ئەبێ ئاگادارکردنەوە لەو حاڵەتەوە دەست پێکا لە سەرەتاوە بۆ ئەوەی خەڵک ئەبێ هەموو کەسێک لەم بینایە ئیتر شێوازەکەی هەرچوونە بلۆکە بە شێوازێکی گەورە و فراوانە یەک ڕوبەرێت جیا کراوەتەوە بۆ چەند بەش ئەبێ گەورە و بچووک لەو بینایە هەموو کەسێ ئاگادار بێ لە کەوتنەوەی ئاگر بۆ ئەوەی بە زووترین کات لەم لەحزەیەوە ئیش لەسەروێ بە کەمترین کات بەتاڵکردنەوەی بیناکە کۆنتڕۆلکردنی ئاگرەکە، یعنی کار لەسەر کات ئەەکەی چونکە ئاگر ناوەسێ لەسەر تۆ تەشەنەکە. لەبەرەوە سیستەمی ئاگادارکردنەوە هەمێتێکی زۆر گرنگیە لەوانە ئینزار لە بینای سەکەنیە هەندێک عیمارە هەیە لەواچێ بگاتە حدودی 40 تابق بەرزتریش قاتەکان. ئەمە کە کاتی خوان نەخواستە ئاگرێک کە ئەکەوێتەوە لە بەشی خوارەوەی شقەکەیە لە شقەیەکی قاتی خوارەوە بێ ئەبێ ئەخر کەس لە سەری سەرەوە ئاگادار بێ لەم حاڵەتە ئەمیش لە ڕێگەی ئەو ئینزار و ئەلەرم و سیستەمانەیە. بەشی دووەمیان یەتە بواری میکانیکەوە
ئەمە ئەو شتانەیە کە تۆش خەڕی پێەکەی لە گەڵ ئاگرەکەیە بۆی کەمکردنەوەی کاتەکەی. تۆکو ئەندازیارێکی کارەبا تا چەندە متمانەت بەو قسە هەیە کردنیان هاوڵاتیانە باوە ئەڵێن فڵان بیناگڕی گرت بەهۆی شۆرتی کارەباوە ئەم قسەیە عیلمی ئەوە زانستیە؟ لە ڕووی علمیزانستی و من زۆر ئەو قسەم پێ باش نییە ینی پێڕەوانیە پێڕاز نییە بۆچی چونکە تۆ ئەگەر حاڵی شۆ حساب بکەیت تۆ وەرە خۆت لە ماڵەکەی خۆتا وارێکی سادوگەرمێنەوە شۆرتیش پێ بکە سێرەکی ڕاستەخۆ جۆزەکە هەڵەسێتەوانێ بەڵام ئەو حاڵاتی شۆرتێکە خەڵگەڵێ بە نوعێکی ترە نوعەکەی تریش چییە بەهۆی گەرمبوونی ئەو واری کە باسمان کرد یا ئەو سویسپلاکە یا ئەو ئامریکا هەتا گەرمبوونەوەی ڕۆیە گەرمبوونەوەی ژەڵگاتە حاڵەتی گرگرتن توانەوە گرگرتن لەمە ئاگرەکە دروستە بێت بەڵام تۆ حاڵی شۆرکردن ئەگەر سیستەمەکە بە شێوەیەکی باش کرا بێ مەنزومی ئەرزی و تەبێت مەنزومی ئەرسینی پێڵێن ئەم مەنزومەیە حازر بێت لەم تەسیس کرابێت لە خانۆکەتا تۆ کاتێککە وارێکی سادوگەرم مەرێکەوێ ئەم سێکبلێکەرێک کەدانراوە جۆزەی کەدانراوە هەڵستێتەوانێ و دوورەکەینە لە حاڵەتەی کە خەڵک پێڵێ بۆی شۆرکردنەوە ئەگرەکەوێتەوە هەندێک حاڵەت هەیە بۆن من لە شۆرتی کی بەسیتە طبعاً پرشکێکی ئاگری دەرەچێت لە پلاک بەس ئەوە نییە بێتە هۆی سووتاندنی بۆ نمونە ئەو شوێنە بەڵام لە نزیک ئەو شوێنە هەندێک مادەی سووتێنەر بۆ نمونە ڕۆژنامەیەکە یان بۆ نە مادەیەکە کە زوو گڕەگرێت ئەو هۆکار نییە بۆ سووتان و بۆ گرگرتنی ئەو ناوچەیە؟ بالضبط ئەو هۆکارێکی ڕیسێت تۆ ئەگەر بێن ئەو شوێنی کە سوسپلاکێکی لە یان ئامێریش کارەبەی لێ ئەگە بێت و وەکو خۆ دەڵێ مادەیەکی سووتەنەری حساسی لێەوە نزیک بێ کاتێککە تۆ پرشتێکی ئاگرەکەوێتەوە ڕاستەخۆ ئەو مەوادە گڕەگریجەوە ئەوە حاڵاتێکەوە بوونی هەیە و زامەتی دەرێکی زۆرە بۆ سەبەبی ئاگرکەوتنەوەوان لەو کاتەیە. زۆر باش ئەمەی کە باسمان کرد ئەمە هۆکارەکانی کەوتنەوەی ئاگر ئێمە چۆن بتوانین سەیتەرە و کۆنتترۆڵی ئەو وەزع بکەین ئایا چۆن خەڵک وشار بکەینەوە بۆ ئەوەی ئەگەر ئاگرێک کەوتەوە چۆن کۆنتترۆڵی بکەین بۆ ئەوەی کە توانین ئەو هۆکارانی ئاگرکەوتنەوە هەڵکەین و خەڵک هۆشار بێتە لەوەی کە ئاگر کەم کێتەوە لە ماڵەکان و ئەو سەبانە دوور خێنەوانە یەکێک لەوانە ئەوەیە کە پێویستە هەر خانوویەک خەریتەیەکی نەخشەیەکی کارەبایی تایبەت بەخۆی هەبێ لەو نەخشەیە ڕوون ئەکرێتەوە کە ئایا تۆ بۆ لایتین بۆکسی بۆ گڵۆپەکان چن و ئەوارە بەکارهێنی و ئەمپێریە بێت چەند بێوارەکە و بۆ سیسلاک و بۆ سپلیت یان بۆ بۆیلەر چن و ئەوارێک بەکارهێنی لەو خەریتە لەو دیزانە ڕوون ئەکرێتەوە پێویستە ئەو خانوانە و باڵخانانە پابند من بۆ خەریتانە و بۆ دیزانی کە بۆیان ئەکرێ هەم لە ڕووی هەڵبژارنی وارەوە هەم لە دانانی سیسلاک کە چەند لۆت لەسەر وارەدا ئەندێ هەم لە ڕووی دابشکردنی لۆدی ناوبەردەکە و هەڵبژاردننی نوعەتی جۆزەکان ئایا تۆ بۆ لاتین چون جۆزەگەڵ بژێری وابێ ئەمپێریەکە چەند بێ و بۆ سیسلاک و بۆ بۆیلەر و هەروەها بۆ سپید حتا خۆی لەبوو لە نوعی سپیدەکان خۆیانە ئەتوانین چەند نوع جۆزەیەکی جیاواز هەڵبژێرین بۆ سپلیتێکە قووەتەکەی زۆرە و ئەمپێری زۆریەوێ ئەبێ جۆزەیەکی وا هەڵبژێرین کە تەحملی ئەو سپلیتە بکە و پێشەوەی وارەکەی بتوێتەوە و گەڕ بگرێ و بسووتێ ئەو جۆزەیە حیمایی بکات و هەڵستێتەوە و نێڵێ ئەو حاڵەتە ڕووبات. جۆرێکی تر لە سیستەمەکانی ئاگر کوژانەوە پێی دەوترێت سپرینگلەر ئەمە چەند جۆرێکی هەیە بە پێی ڕەنگ و دەرەجەی حرارە و تەقینی جا دەکرێتەوە بە پێی جۆری پرۆژەکان و شوێنەکان بەکاردێت بە شێوەیەکی ئۆتۆماتیکی کار دەکات هەر دانەیەک بۆ مەسافەیەکی دیاریکراو بەکاردەهێنرێت و پارێزگاری ڕوبەرێکی دیاریکراو دەکات لە ئاگر شوشەیەکی لولەکی پێوەیە کە پڕە لە جیوە بەردەوام دەرەجەی ئاوەکەی گرتووە بە بەرزبوونەوەی پلەی گەرمە بۆ سەر و 65 ئەم سپرینگە دەتەقێت و پرژاندنی ئاو دەست پێ دەکات بۆ کۆنتترۆلکردنی ئاگرەکە بۆ جۆرێکی تر لەو ئامێرانەی کە بەکاردەهێنرێت بۆ کۆنتترۆلکردنی ئاگرەکە پێی دەوترێت بۆکسی ئاگر کوژانەوە
بە مانایەکی تر فایر هاوس کابینێت. ئەمەش پێک دێت لە بۆکسێک کە لە ناویدا سۆندەیەکی کەتان یان پلاستیکی تێدایە کە بەرگەی پەستانێکی زۆر دەگرێت وە قوفڵێکی ئاو بۆ کردنەوە و گرتنەوەی ئاوەکەی تێدایە. کۆتایی سۆندەکەش نۆزڵێکی پێوەیە کە بۆ کۆنتڕۆڵکردنی شێوازی پەرشاندنی ئاوەکە بەکاردەهێنرێت. بە پرسیارەتی یەکەمی ئێمە پاراستنی ژیانی مرۆڤەکانە، بەڵام ژیانی مرۆڤەکان بۆ ڕادەی کە بتوانین شتێ بکەی، یعنی بۆیە لە هەموو هەنگاوێکی فریاگوزاری سەرەتاییە کە باز دەکرێ یەکەم پرەنسیپن کە کای لەسەراکە بریتە لە دینجەر، یعنی مەترسی نێڵی لەسەر ژیانی خۆت و لەسەر ئەو کەسانەی کە لەو شوێنن کە ڕووداوەکە کارکەوتنەوەکەی تیا سەری هەڵاوە بۆی بتوانین ئەم کارە بکەین. ئەم کارە بە کەسی ناشارەزا ناکرێ. زۆر جار ڕوویە و بیستمان و بینی وشمانە کەسانێک ڕۆشتن ژیانی کەسانێکی تر ڕزگار بکەن بەهۆی نەزانینیانەوە، بەهۆی نەتوانایانەوە، بەهۆی بێئاگابوونیانەوە خۆشیان بوونێتە قوربانی. لەبەرە هەنگاوی یەکەم پێشی ڕووداوەکان ڕووبەن ئەبێ هەر یەکێک لە ئێمە هەر تاکێک لە ئێمە ئاشنایەتی پیا بکات لەسەر ئەوەی کە چۆن لە کاتی ئاگرکەوتنەوە تەعامل بکەین لەگەڵ ئاگرە بۆ ئەوەی بتوانین ژیانی مرۆڤەکان قوربانیەکان ئەو کەسانێک کە بریندارە بن ئەو کەسانن لەو شوێنانن کاگرەکە کەوێتەوە ڕزگاری بکەنەوە یەک و بتوانین سەرۆت و سامان و ماڵەکەشیان بپارێزین. لەبەرەوە هەنگاوی یەکەم بریتێ لە هەنگاوی ئاشنابوون، دووهەم ئەمیش بەر لە ڕێگەی ئەم هەنگاو لە ڕێگەی خۆڕۆشنبیریکردن، لە ڕێگەی بەشداریکردن لە خولی تایبەتمەند و پسپۆری لەم بوارەیە. پاشانیش زۆر زۆر گرنگە لە کاتی ڕوودانی ڕووداوەکەیە ئەگەر ئەزانین شتێکمان پێکرێ و شارەزایەکمانێ و توانایەکمانێ بۆ خەڵکە بڵێن ئێمە ئەتوانینەوە کارە بکەین، یارمەتیمان بن کە بتوانین شتێ بکەین و دەستگا پەیوەنددارەکانیش بە خێرایی ئاگادار بکەین لە ڕێگەی پەیوەندیکردن بە لایەنی بەرپرس کە بەرگری شارستانیەتێ بە ژمارە 115 کە دیسانەوەش زۆر زۆر گرنگە خەڵک ئەو زانیارەی لابێ دەستکەین بۆ کارانی کە ئەتوانین بیکەین بەمەرجێ ژیانی خۆمان نەکەوێتە مەترسیەوە. بۆ یەکێکی تر لەو بنەما گرنگانەی کە هەردوو قوتابخانەکەی سەلامەتی تەندروستی لە جیهانە بە ئێمەی ئەڵێن ئەبێ وەکو چۆن هەموو مرۆڤێک لە هەر شوێنێکا بوو لە سەدا چنی ئەو مرۆڤانە ئەبێ بزانن چۆن ئاگر ئەکوژێنەوە ئامێرەکانی ئاکوژێنەوە بەکاربێنن و بزانن لەکوێیان و چۆن بەکارێن و کەی بەکاری بێنن بە هەمان شێوە لە سەدا چلی ئەو کەسانەی کە لە هەر دامەزراوەیەکان کە لە هەر بینایەکان کە لە هەر باڵەخانەیەکان پێویستە ئاشنا بن بە بنەماکانی فریاگوزاری سەرەتایی. چونکە وەکو جەنابت ئاماژەت پێیە زۆربەی جار ئەو کەسانەی کە ئەبنە قوربانی ئایا قوربانیەکە گیانە دەستدان بێ یاخود دووچاری کۆمەڵە حاڵەت دێن بۆ نمونە حاڵەتی وەکو ئەفلیجی هەتاهەتایی بەهۆی خراپ هەڵسوکەوتکردن لەگەڵ قوربانیەکەیە لە کاتی ڕووداوەکە تا ئەگەێنێتە نەخۆشخانە نازانێت دروست تەعاملی لەگەڵا بکە خراپ دەرئەهێنرێ خراپە گوازرێتەوە خراپە خرێتە ناو سیارەوە لە دەرئەنجام کەسێکە احتیمال هەیە هەر شکاوێکی بەسیتێ بێت لە بڵبڕەکانیە بەڵام تا ئیگەێنێتە نەخۆشخانە ئەو شکاویە ئاسانە بکا بە شکاویەکی ئاڵۆز دڕکەپەتک بریندار بکە کەسەکە تووشی ئیفلیجی بکە بۆ هەتاهەتایی. حەزەکەم باس لە بابەتێکی زۆر گرنگ بکەین ئەویش سووتانی ئۆتۆمبیلەکان. ڕاستە ئێستا ئەو حاڵەتانە بە زۆری لە وەرزی هاویندا ڕوەدات بەڵام حەزەکەم لێرە و لە ڕێم بەرنامە بە پێ ئەوەی کێمە تەورەکەمان باسی ئاگرکوژانەوەیە بۆ هۆکارەکانی کەوتنەوەی ئاگرە حەزەکەم باسێکیش لە سووتانی ئۆتۆمبیل بکەین. زۆرێک لە ئۆتۆمبیلەکان لە شەقامەکان ئەسووتێن گڕەگرن و زۆرێکی تریان لە کاتی بانزین تێکردنە سێرەکەین ژێری ئۆتۆمبیلەکە گڕەگرێ و سارەکە ئەسووتێت. هۆکارەکانی کەوتنەوەی ئاگر لەناو ئۆتۆمبیل چییە؟ طبعا ئۆتۆمبیل خۆی بە شێوازێ دروستکراوە تەعامل لەگەڵ ئاگر و ئەو بانزین و سوتەمەنیە ینی پێویستە هەموو کەسێک زانیاری هەبێت لەسەرەوەی کە هەموو کاتێک ئۆتۆمبیل معڕەزە بۆ ئەوەی ئەگەر بنەماکانی سەلامەتی تیانە بێ ئاگر بکەوێتەوە. هۆکارەکانی سوتانی ئۆتۆمبیلیش ئەگەڕێتەوە بۆ چەند یەکێ لەوانە کە چەند سیستەمێک هەیە لەناو ئۆتۆمبیلە ئەمە هەمووی پێویستی ئۆتۆمبیلەکەی و دەست بەکارن لە کاتی ئیشکردنە. یەکێ لەوانە سیستەمی کارەباییە ئەمە عادەتەن ئەبێ ئەم
ئەو کۆمپانیانی کە سیارە دروست دەکەن بە شێوەیەک گەرنتی سەلامەتی ئەم وایرین و ئەم شێوازەیان ناوە کە تۆ ئیشی پێکەیت و کاری خۆتی پێکەی بەڵام بەداخەوە ئەوەی کە هۆکارە بوو ئەمە دەستکاریکردنی بە شێوازی هەڵەیە یەکی لەوانە دەستکاریکردنی فیتپەمپی ناو تەنکی بانزین کامە ئاگر و بانزین لێرەیە لەگەڵ یەکان هەچ کاتێ تەرهیماتی تیا بکرێ گۆڕانکاری تیا بکرێ ئەبێ لەلایەن خەڵکی مختصەوە یاخود شەریکەکە خۆی تایبەت بیکە بەڵام بە شێوازی نادروست کە لە دەرەوە ئەکرێت ئەما دەبێتە هۆی سووتانی ئەو حاڵەتانی لێکێتەوە و سووتانی لێکێتەوە بەڵێ هەندێ هۆکاری کەش هەندێک جار ئەم لوپە کارەبایانی کە وایرینەی کە لە ناو سیارەیە داناوە لوپەکان بۆ شتێکی محەدەد دانراوە ئەو فیوزەی کە مقاومەیەکە لەگەڵ جۆری وایرەکانە ئەزانێ کارەکە چییە بەڵام هەندێک لە شۆفێرە خۆشەویستەکان بە تایبەتی سیاری تەکسی ئەوەندە لۆدی زیادە ئەخرێتە سەر بۆ نمونە وەکو تەزجیل وەکو ئینارە شتی لۆدی زیاتر ئەخرێتە سەرم سیستەمە و لەواچە لە تەحملی نەکەی هەندێک جاریش دەستکاری فیوزەکان ئەکەن بۆ نمونە فیوزەکان دابش کراون بۆ چەند بەپێی ئەمپێرەکەی هەندێک جار ئەچن دایەنێن ئەمپێری زیاتر دانێن بۆی فیوزەکان نەسووتێ ئەمە یەکێکە لە خەتەرەکان کە ڕوبەڕوێ بێتەوە و سیستەمی کارەبایەتی سیستەمی تریشکە لە سیارەیە سیستەمی بانزینە لیک مەکینە خۆی ئەگاتە دەرەجێکی حراری پێویست کە گەرمە بێ بە تایبەتی لە هاوینە بوونی لیک لە سیستەمی سوتەمەنیە لە بانزینایە گازە ئەمە خەتەرترین شتەکە بەسەر مەکینە گەرمەکە بڕژ ئەمەش قابلی گەڕکردنە لەگەڵ کۆمەڵی ڕێنمایی تریش هەیە پێویستە جێبەجێکرێ لە ئۆتۆمبیلە بەڕاستی پاشان لە کاتی کەوتنەوەی ئاگریشە لە ئۆتۆمبیلە ئەو ئیجراتانی کاکرێ بەڕاستی دوورخستنەوەی ئەو سەرنشینانی کە لە ئاگرە سیارەکەیە و ئاگرەکە کەوتۆتەوە و یەکەم حاڵەت ئەبێ ئەو شۆفێرە بتوانێت گونجاوترین شوێن لە ماوەی چەند سانیەکە کاتێکی زۆر کەمە دۆزێتەوە دوورخستنەوەی خەڵکەکە پاشان بوونی بتڵی حەریق CO2 یاخود پاودەر لە سیارە زەرورە بەڵام ئەمەش بۆ هەموو کاتێک نا ئەبێ هۆکاری ئاگرەکە بزانی لەکوێوەیە دووەم ئەگەر نزیک تەنکی بانزین بێ بەڕاستی قابلی تەقین بێ بە هیچ جۆرێ نابێ بەڵەکەش بەکاربێنی باشترین سەلامەترین ڕێگا بۆیە کە دوورکەویتەوە و تەنانە پیادە و ئۆتۆمبیلەکانی تریش ئیشارەتیان بۆ بی دوورکەونەوەی سیارەکە جۆرێکی تر لەو سیستەمانەی کە بەکاردەهێنرێت بۆ کۆنتڕۆڵکردنی ئاگر پێی دەوترێت وایر هایدران کە لە دەرەوەی بیناکان یان لە سایتی پرۆژەکاندا بەکاردەهێنرێت بە تایبەتی بۆ پارکی سیارە و شوێنەکانی مەترسی لە ئاگر بە پێی قەبارەی سۆندەکە لی دەبەسترێت پاشان ئاوەکەی لێوە ڕادەکێشرێت بۆ شوێنی ئاگرەکە بەدەست بەکاردەهێنرێت لەلایەن کارمەندی ئاگر کوژانەوە و حەجمی جیاوازی هەیە ئەگەر ئێمە باز لە سیستەمی ئاگر کوژانەوەکی مەشەوی گشتی دابەشە بێ بۆ چەند بەشێک یەکێک لەو بەشانە بەشی کارەبایە کە بە فایر ئەلەرم ناسراوە حەزەکەم لەسەر ئەم بابەتە بە شێوەیەکی گشتی باز لە فایر ئەلەرم کەین چەند بەشە و چۆن دیزاین ئەکرێت لە ناو بینا و باڵەخانەکاندا بەنسبەت منزومەی فایر ئەلەرمەوە تەمان ئەوە لە ضمنی ئەو سێتە دیزاینەیە بۆ خانوویە و باڵەخانەیە بۆ بینایەک ئەکرێت نظامی فایر ئەلەرم تەنها نظامێکی ئاگادارکردنەوەیە لە فایر ئەلەرمە ئێمە چەند دیتەکتەرێکمانە یەکێ لەوانە سمۆک دیتەکتەرە سمۆک ئەوەیە کە ئەو نوع حەساسەیە کە بە دووکەڵێکی بەسەرە بڕوە ئینزارێک وەرەگرێت و ئەو بینا ئاگادارەکاتەوە بەس لەسەر ئەم نقطەیەمە بوەستێنم ئایا تا چەندە خەڵک وشیارە لەسەر ئەم دیتەکتەرانە یعنی من چوومەتە زۆرێک لە شوێنەکان سیرەکەم یعنی قەباغی ئەو دیتەکتەرەی ئێشتا لێ نەکراوەتەوە یعنی ئەمە ئایا کە ئەو قەباغە لێ نەکرێتەوە ئایا هیچ ئیشی خۆیەکات بیزدە بدووە عین تۆ ئەو قەباغی کە لە سەری دانراوە ئەکید خەڵک معلوماتی کوای لەسەر نییە و لێ نەکراوەتەوە ئیشی خۆشی ناکات پێویستە ینی لاەن بە پرسەکان شتێکی وا بکەن کە ئەلانێکی تاوا بکرێت لەسەر ئایا ئەو نظامە چۆنە و چۆن بەکاریە و چۆن ئێمە لێرە ڕوونکردنەوەیکی وایەن کە چۆنە کەمیش بێ معلوماتێک بێن بە خەڵک ئەو نوعی کە سمۆکتەرەی کە باسمان کرد ئەمان نوعی دووکەڵە ئەمە لە ژووری نووسنا بەکارێ لە ژووری ویانە بەکارێت ئەگەر هات و دووکەڵی پێگەیشت ئەم دیتێکتەرە ئەم حەساسە
مەنزومەکان دار ئەکاتەوە و هۆڕنەکان لێەیە کە لە چەند شوێن هۆڕنەکان داونراوێ لێ ئەدرێت و ئەم دیتەکتەرە تقریبان بە دەوروبەری خۆیان 5 متر تەختی ئەو شوێناکە کە 5 متر بە چوادەوری خۆیان تەختی ئەو شوێناکە کە ئاگری لەکەوێتەوە دووکەڵی بەرزەبێتەوە بەنسبەت ژووری مەطبەخەوە ئەوان نوعی هیت دیتێکتە دارێ نوعی گەرمیە هیت دیتێکتەر ئەمە شاهر بە گەرمی یعنی چۆن یعنی ئەو گەرمیە بەر ئەو دیتێکتەراکەوێت بەڵێ چەندێ پلەی گەرمیەکەی چەندێک کە پێی بکات پلەی گەرمیەکەی لە تقریبان لە 55 بۆ 6 پلاگەر سەر و ئەوە بێت پێی نوعی دیتەکتەرۆپی بەرزی هوینەی داێت لە ئەمە بۆ ناو خانۆکان دائەنرێتیان بۆ باڵەخانە شوێنە وڵای خۆی لە ئێستا ئەوەی کە پێویست کادان حکوومەت داواکاری هەیە لە ساحب باڵەخانەکانە کە تەسمیمیان بۆکەن بەڵام پێویستە ببێت بە واجبێک و بێ بە حاڵەتێکی واکە لە بۆ هەموو خانوویەک ئەو نیزامە دروستکرێت کە تۆ ئەو نیزامە کولفەیەکی ئەوەنە زۆری تێناچێت ڕەچاوکردن لە چاو تێچوونی بڕی بیناکەیە کاک دێرین من لە قسەکانی تۆیە پرسیارێکم بۆ دروست بوو ئایا ئێوە وەکو ئەوەی کە دیزایانی بواری فایرفایتین و فار ئەلەم ئەکەن ئایا بۆ بیرتان لەوە نەکردوێتەوە کە یعنی بۆ منە هەر کەسێک بۆ دیزاین و تەسمیمی خانۆکەی کرد بێتە مەرجێکی ئەساسی کە بەشێک لە دیزایانی خانۆکەی بریتی بێت لە سیستەمی ئاگرکوژانەوە کە ئەمە ڕاستە لەوانەیە لە ڕووی مادی و کولفەیەکی تێ بچێت بەڵام لە کۆتاییە هەر خۆی قازانج ئەکات بیزە بە قسەکە و جوانە پێویستە نەقابی مهندسین کە خەریەکێکە چێ مەعاملی خانوێ گەباتە لایەن بۆ دروستکردنی خەریتە ئیجباری بکات لە سەریان کە خەریتەی کارەبایی بۆ دروستکرێ هەم خەریتەی فالەرش بۆ دروستکرێ چونکە ئەم فالەرما کە دوی دروستەکرێن نظامیشی ئاگادارکردنەوەیە زۆر پێویستە بۆ بینایەک بۆ خانوویە کە بەسیترین خانووەگەر بۆ 100 متر بێت بچووکترین خانووە لە هینێمە ئەم خانووە ئەو پارەکەی تۆ حسابی کە 4 5 ژووریتایە هەمووی 4 دیتەکتەری بۆ دانیت بۆ ژوورێک دیتەکتەریشی بەرەکەوێ و زایدەن برێگلاسێکتەوێ بۆ ئامی بیناکە بۆ لە شوێنی دەرچوونی بیناکە دایانی و زایدەن هۆڕنێکتە ینی کولفەیەکی ئەوەنە زۆری تێناچێت هەم دوو لە دروستکردنی خەریتەکەی و هەم لە تەنفیزکردن و هەم لە کڕینی سیستەمەکە و دانانی لە ناو خانوەکە لەبەرەوە پێویستە حکوومەت بیکە بە مەرجێک بەسەر ئەو کەسانی ساحب خانوانی کە دەستێکم بە دروستکردنی خەریتەی بیناکەیان ئیجبار بێ لە سەریان کە دیزایانی خەریتەی کارەبایی بۆ بکرێت و نەخشی کارەبایی بە هەموو سیستەمەکانە بە دروستکردنی بۆر باڵبژارنی وایەرەکەیەوە بە نوعی سیسپلاکانیەوە لە ماسفات و هەروەها دروستکردنی بڵێن نەخشەی فالەرمەکەش کە ئەوە شتێکی زۆر زەرورە پێویستە بۆی بکرێت بۆ هەموو بیناک و باڵەخانێک و هەموو خانوویەک طبعا وەکوتمان ئێمە هەموو حاڵەتێکی فریاگوزاری سەرەتایی بۆی بتوانین جوان تەعاملی لەگەڵا بکەین کۆمەڵە بنەمای سەرەکیمان هەیە کە لە زمانی ئینگلیزیدا کورت کراوەتەوە بە کۆمەڵێک پیت کە بریتە لە DRSABC دیەکە یان یەکەم جار ئەبێت شوێنێکی سەلامەت بۆ ئەنجامدانی فریاگوزاری سەرەتایی لە ڕێگەی پاراستنی ژیانی خۆت و قوربانیەکەش دووچاری مەترسی زیاتر نێن هەر بۆ نمونە لە شوێنێکە ئاگرێکی تیاناکە لەوێ دەستکەوە فریاگوزاری سەرەتاییە بێ و کەسە لەبەر ژیانی خۆش و قوربانیەکەی بیگوازێتەوە بۆ شوێنێکە ئاگریتیانەیە کەواتە یەکەم بریتە لە دابینکردن شوێنێکی سەلامەت دوو بزانە کەسەکە ئایا کاردانەوەی هەیە هۆشی هەیە وعی هەیە ئەمە زۆر گرنگە دوای ئەوە داوای یارمەتی بکە تەلەفۆن بکە ئەتر بۆ لایانی پەیوەندیدا مەسەڵەن بۆ ئاگرکوژێنەوە بریتە لە 115 بۆ خزمەتگوزاری تەندروستی خێرا بریتە لە 122 دوای ئەوە
وەرە هەڵسەنگاندن بۆ ڕێڕەوی هەوای کەسەکە بزانە ئایا هەناسەی ڕێڕەوی هەوای پاکە ئەنجا دوای بزانە هەناسە ئەیە بزان لێدانی دڵی هەیە دوای ئەو بڕیارەی ئایا کەسەکە وعی باشە یاخود ئەتوانیم کردداری بژانەوەی دڵ و ئەوانەی بۆ ئەنجام بێ ئەمانە پێویستی بە کەسانێکە کە ڕاهێنرامن لە بواری فریاگوزاری سەرەتاییە بۆیە هەموو کەسێکیش ئەبێ هەوڵ بە تا ڕادێک ئاشنابێ بە شێوازی ئەنجامدانی فریاگوزاری سەرەتایی وەکو بەشێکی گرنگ لە پرۆگرامی سەلامەتی و تەندروستی بۆیە لێرە ئێمە ئاماژەیەکمان پێەیە هەنگاوی یەکەم بۆی بتوانین شتێ پێشکەش بە خەڵک ئەبێ خۆت هۆشیار بی ئەبێ بنەماکان بزانی ئەبێ شارەزاییت هەبێ بەجینا بە پێچەوانەوە دوور نییە ژیانی خۆت بخەیتە مەترسیەوە گرفتەکە گەورەترکەی قوربانیەکەش مشکلەکەی گەورەترکەی لەبەرەوە بنەمای یەکەم و مەرجی پێشوەختی یەکەم بریتە لەوەی کە خۆت شارەزاییت هەبێ چ لەسەر مەسائلی شێوازی ئاگرکەوتنەوە ڕێگەگرتن لەی شێوازی کۆنتڕۆڵکردنی ئاگر و زائیدەن فریاگوزاری سەرەتایی بۆ ئەو کەسانی کە دووچاری بریندار بوون یان سووتان دێن بەهۆی ئاگرکەوتنەوە ڕووداوی ئاگرکردنەوە ناتوانێت بکرێت بە سفر بەڵام ئەتوانێت زۆر کەم بکرێتەوە یەکەم لە ڕێگەی هۆشیارکردنەوەمان لەو هۆکارە ڕێخۆشکەرانەی کە ئەگەری ڕوودانی ئاگر زیاد دەکەن ئەوە هەنگاوێکی زۆر گرنگە کە بەڕێی من زۆرێکیان ئەکرێ ڕێگریان لێ بکرێ بەربەستیانە بەردەما درست توانین کۆنتڕۆڵیان بکەین بەشی دووەم بایەخدان بە گرنگی بە سیستەمی بە ئاگاهێنانەوە کە زۆر گرنگە و کەشفکردنی دووکەڵ لەناو دامەزراوەکانی و زووچەکردنیان سێهەم پێویستە لە هەموو ماڵێک و لە هەموو دامەزراوەیەکە هۆکاری ئاگرکوژێنەوە هەبێت و ئەو هۆکاری ئاگرکوژێنەوە بە ئاسانی هەموو کەسێ بتوانن دەستی پێ بگات لە کاتی پێویستاوە هەموو کەسێ بزانێ بەکاری بهێنێ بە شێوەیەکی دروست چوارەم زۆر گرنگە ئاشنابین بە بنەماسەرەکیەکانی فریاگوزاری سەرەتایی کاک دێرین ئێمە چۆن خەڵک وشیار بکەینەوە بۆ نمونە کاتێک قەدەرێک هاو بەسەر شوێنێکا و گڕی گرت ئەمە گڕی گرت ئێمە چۆن وا لە خەڵک بکەین کە نەشڵەژێ و نەترسێ توانێت کۆنتڕۆلی و ئاگرە بکات زۆر جارە بین لە ئاگرێکی بەسیتەوە شوێنێکی گەورە ئەسووتێت یعنی هۆکارەکەشی تەنیا ئەوە بۆ کە ئەو کەسانەی لێبوون شڵەژاون یان بۆ منە شارەزایەکی ئەوتویان نەبووە ئێمە چۆن بتوانین خەڵک وشار بکەینەوە وڵی ئۆفشاکردنەوەکەی خەڵگەوەیە کە پێویستە هەموو ماڵێک لە خانوەکەی خوا لە شوێنی شتەجێبوونەکەیە لایەنی کەم بڵی هەریقی کوژانەوەی هەبێت کە چۆن لە سارەیەکە کابرا مەرجە لەسەری و مرور مەرجی لەسەر کردووە کە بێت لە سارەکەیە بڵێکی هەریقی ئاگر کوژانەوە هەبێ عەلق لە ماڵەکە بڵێکی لەوانە هەبێت کە ئەمە ئەتوانیت بەکاری بێنێ بۆ بیداەتی کۆنتڕۆلکردنی ئاگرەکە و پاشان پێویستە کە ئەو کەسەکە لە کاتی ئاگرکەوتنەوەکە خۆی بشڵەژێنێ و پێویستە بە هێواشی بەهادی لەسەر خۆ توانێت لەڕێ ئەو بتڵەوە کۆنتڕۆڵ بەسەر ئاگرەکە بکات. لە زانستی پزیشکیدا ئاوا باسی مردن بە گازی یەکە ئۆکسیدی کاربۆن دەکرێت. ناخۆشترین جۆری مردنە سەرەتا دەستەکان و قاچەکان ئیفلیج دەبن بە زیاتر هەڵمژینی گازەکە. سیەکان ئیفلیج دەبن و کەسەکە چاوی کار دەکات و ناتوانێت نەبجوڵێت نەقسە بکات. بە بێدەسەڵاتی مردن شەکەتی ئەکات و بە ئازارەوە کۆتاساتەکانی ژیانی بەڕێ دەکات. بۆیە پێویستە ڕەچاوی ئەم خاڵانە بکەین و دووربین لە هەر ڕووداوێکی نەخوازراو. شەوان کاتی نووسن هیتەری کارەبایی بکوژێنینەوە چونکە تەنها بەرزی و نزمیەکی کارەبا و شۆرتێک بەسا بۆ دروستبوونی ئاگر. هەرگیز شەوان مۆبایل بە شەحنەوە جێ نەهێڵین و لای خۆت و لای سەرتەوە دایمەنێ چونکە لە هەر ساتێکدا ئەگەری تەقینی هەیە و زیان بەخش دەبێ بۆت. دوور بکەوە لە بەکارهێنانی شاحینە و پلاکێک کە کوالیتیان نزمە یان ئەسڵی نین چونکە بەشێکی زۆر لە هۆکارەکانی دروستبوونی ئاگر کەوتنەوەیە. شەوان کاتی نووسن پێویستە گڵۆپ بە هەڵکراوی جێ نەهێڵین چونکە لە ماوەکانی ڕابردوودا چەندین ماڵگڕیان گرت بەهۆی تەقینی گڵۆپەوە و وەتوانەوەیان. لە وەرزی بارانباریندا پلاک دوای نەمانی کار پێویستە بکوژێنرێتەوە چونکە زۆربەی کات بەهۆی هەورە بروسکەوە شۆڕ دروست دەبووە و ئەمەش ئەبێتە هۆی ئەوەی کە ئامێرە کارەباییەکان گڕ بگرن و ببێتە هۆی سووتاندنی ئەو شوێنە.